بەخوای باش نەبوو ئەو منتیقەی بە عام خراپ بوو هەرێ وەڵڵا هەم منتیقەی خواری هەنەی بوو نەبوو زۆر کەم بوو بەس ئێستا ئیوان باشترە تەقریبەن زۆر باش بووە بەخوای باش نەبووی نارێم ئاوەکەمان کەم بوو یعنی زارەوە بوو وەڵڵا هەی دەمان کڕی بە تەنکەر و بۆوانە دەمان کڕی زۆر زار هەبوو بە تەنکەری دەمان کڕی ئێستا هیچ عیبی نییە زۆر باشە ئەو ئەوەی کە دێتم پێویستی بە مزەخە و شتی هەیە بە قووەتە ئەوە چ کووە بەخوای مزەخەی پێ دەکەین بەس زارەوەی بە خۆش بڕەکەی ئەبێ مزەخە ئارێ وەڵڵا بێ مزەخە بە خۆی تانجی بڕەکە ئارێ وەڵڵا لە ڕزگاریان کردین لە بێ ئاوی دەستیان خۆش بی دەستی سەر حکومەتیش خۆش بی ئاوەکە زۆر باشە وەڵڵا ئێستا بەڕاستی شتەی ساچیان کردە و سنوورەی لۆ هەموو منتیقەی هەولێرە بێ نەک هەر ئێرە هەمووی هەر ئای باش بوو ئێستا پرۆژەی ساک بوو دەستیان خۆش بیاخۆ